سڵاوی خواتان لێبێ. لەسەر گۆی زەوی چەندین شوێنی دڕفێن هەن کە مرۆڤ حەز بە بینینیان دەکات و هیواخوازە سەردانیان بکات. لە کوردستانیش چەندین شوێنی دڕفێنمان هەیە وەکو گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی کە دەکەوێتە قەزای چۆمان. جوانێکی بێوێنەی هەیە بە تایبەت لە وەرزی بەهاردا. هەروەها گەلی شێرانە کە دەکەوێتە ناحیەی دێرەلووکی قەزای ئامێدی لە شاری دۆک دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە کە بۆتە هۆی سەرنجڕاکێشانی گەشتیاران و ساڵانە هەزاران کەس سەردانی دەکەن. لەم ڤیدیۆدا باس لە 10 شوێنی زۆر سەرنجڕاکێش و جیاواز دەکەین لەسەر ئاستی جیهاندا دڵنیان بە بینینیان دڵت دەکرێتەوە و حەز ناکەی ڤیدیۆکە تەواو بێت. دوای ئەو ناوبڕە بەردەوام دەبین. لە دەیەم دەست پێ دەکەین لێژاییەکانی موهێر کە دەکەوێتە شاری کلێر لە وڵاتی ئێرلەندا و دەڕوانێتە سەر زەریای ئەتلەسی. لە هەندێک شوێن بەرزەکەی دەگاتە 214 مەتر لەسەر ئاستی ئاوی زەریا و لە هەندێکی تر دەگاتە 120 مەتر. دیمەنێکی سروشتی جوانی هەیە ساڵانە زیاتر لە ملیۆنێک گەشتیار سەردانی دەکەن. چەندین زۆری باڵندە لەو ناوچەیە هەن کە سروشتەکان زیاتر ڕازاندۆتەوە. بەڕاستی دیمەنێکی دڕفێنی هەیە. نۆیەم سالاردی ئایۆنی گەورەترین کۆگای خوێ لە جیهاندا دەکەوێتە باشووری وڵاتی پۆلیڤیا. درێژەکەی 4050 میلە. ڕووەکی نایابی ڕنگدانەوەی هەیە بە یەکێک لە جوانترین شوێنەکانی کیشوەری ئەمریکای باشوور و جیهانیش هەژمار دەکرێت. بە گەورەترین ڕووی خوێ هەژمار دەکرێت کە توانای ڕنگدانەوەی هەبێ. ساڵانە هەزاران گەشتیار سەردانی دەکەن. هەشتم دەریاچەی ڕیتبا کە دەکەوێتە وڵاتی سەنیگال لە کیشوەری ئەفریقیا. نزیکەی کاتژمێرێک لە شاری داکاری پایتەخت دوورە. ڕووبەرەکەی 3 کیلۆمەتر دووجایە و درێژەکەی 4.2 کیلۆمەترە. قوڵیەکەشی 3 مەترە. هۆکاری ڕەنگە پەمەییەکەی جۆرێک قەوزەیە کە ناوی دۆنالێلە سالینایە کە ڕەنگێکی پەمەیی سووربا و دروست دەکات بۆ ئەوەی زیاتر وزەی خۆر هەڵمژێ بۆ دروستکردنی وزە. لە وەرزی هاویندا ڕەنگە پەمبەیەکەی بە جوانی دەردەکەوێت. لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر خۆی تێدایە هاوشێوەی دەریای مردوو کەسەکان ژێراو ناکەون کاتێک دەستنە ناوی. ڕەنگە پەمبەیەکەی دیمەنێکی دڕفێنی دروست کردووە. هەفتم زنجیرەتیای پەلکە زێڕینەیی کە لە وڵاتی چینە دیمەنێکی زۆر نایابی هەیە. لەوانەیە پێ دوابی ڕەنگەکەی دەستکردە بەڵام لە ڕاستیدا ڕەنگەکەی سروشتیە. پێکهاتووە لە ڕەنگەکانی زەرد و سەوز و سوور و شین. بە بڕوای بەشێکی زۆر خەڵک ئەمە جوانترین شوێنە لەسەر زەوی. لە ساڵی 2009 وەک شوێنێکی گەشتیاری جیهانی لایەن یونسکۆ دەستنیشان کرا. شەشەم گۆمی موراین لە وڵاتی کەنەدا کە دەورە دراوە بە چەندین شاخ. دیمەنێکی دڵڕفێنی هەیە. ڕەنگەکەی لە وەرزی هاویندا کاڵتر دەبێ بە تایبەت کاتێک بەفری چیاکان دەتوێتەوە. قوڵیەکەی دەگاتە 14 مەتر و بەرزی چیاکانی دەوروبەری دەگاتە 1884 مەتر. ساڵانە خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن. پێنجەم دەریاچەی بایکال لە رووسیا قوڵترین دەریاچەی ئاوی سازگارە کە قوڵەکەی دەگاتە 1642 مەتر. درێژی دەریاچەکە دەگاتە 395 میل کە دەکاتە 635 کیلۆمەتر و تێکڕای پانیەکەی 79 کیلۆمەترە. ڕووبەرەکەی 1722 کیلۆمەتری دووجایە. زیاتر لە 20 جۆری گیانەوەری ئاوی تێدا دەژیت. لە هاویندا کەشێکی فێنکی هەیە و لە زستاندا ساردیەکی تۆقێنەری هەیە بەڕادەیەک کە سەر ڕووی دەریاچەکە دەیبەستێ لە مانگی 1 و زیاتر لە مانگێک بەم شێوێ دەمێنێتەوە. لە ساڵی 1996
لەلایەن یونسکۆ دەستنیشان کرا وەک شوێنێکی کەلتوری و گەشتیاری جیهانی. ئەم دەریاچەیە دەکەوێتە باشوور رووسیا نزیک سنووری وڵاتی مەنگۆلیا. چوارەم، ئەشکەوتی بلووری نایکا لە وڵاتی مەکسیک لە ساڵی 2000 دۆزراوەتەوە. لە قوڵی 300 مەتر لە ژێر زەویە و درێژی ئەشکەوتەکە 27 مەترە. پلەی گەرمی تێیدا زۆر بەرزە کە دەگاتە 58 پلە و ڕێژەی شێ لە نێوان 90 بۆ 99 لە سەدایە. لەبەر ئەم هۆیە ئەوانەی سەردانی دەکەن ناتوانن زیاتر لە 10 خولەک بەرگەی ئەم کەشوهەوایە بگرن. ئەم ئەشکەوتە چەندین بلووری کریستالی تێدایە کە لە جیپسەم پێکهاتووە. درێژترین بلووری کریستالی تێیدا دەگاتە 11 مەتر و تیرەکەی 4 مەترە کە کێشەکەی 55 تۆنە. سێیەم، دارستانی حەیزەرانی ئەرایشیاما لە شاری کیۆتۆ یابان بە یەکێک لە جوانترین شوێنەکانی وڵاتی یابان هەژمار دەکرێت. ڕۆیشتن بە ناویدا دەدباتە جیهانی خەیاڵ. لەبەر بەرزیدا حەیزەران و سڕیەکەی لە ژێرەوە بە دەگمەن خۆرد بەردەکەوێت. ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شوێنە دەکەن. دووەم، تاڤگەی ڤیکتۆریا کە دەکەوێتە نێوان هەردوو وڵاتی زامبیا و زیمبابۆی لە ئەفریقیا. بەرزیەکەی 120 مەترە و پانیەکەی دەگاتە 1700 مەتر. بەرزی پانیەکەی بەقەت دوو ئەوەندەی تاڤگای نیاگرایە کە دەکەوێتە نێوان وڵاتی ئەمریکا و کەنەدا. تاڤگەی ڤیکتۆریا دیمەنێکی سروشتی دڕفێنی هەیە و بەردەوام ڕەنگەکانی پەلکەزێڕینە تێیدا دروست دەبێ. ساڵانە ژمارەیەکی کەمی گەشتیار سەردانی دەکەن چونکە کەوتۆتە کیشوەری ئەفریقیا. یەکەم، گۆمی کالدێرا یەلۆستۆن لە ویلایەتی وایمۆنگی ئەمریکا. بەرەنگە جوانەکانی لەوانی تر زیاد دەکرێتەوە. کاتی خۆی بورکان لەو شوێنە ڕوویداوە و ئەو دیمەنە جوانەی دروست کردووە. ساڵانە نزیکەی 4 مەلیۆن گەشتیار سەردانی ئەو شوێنە دەکەن. بە دڵنیایە بە بینینی سەرسام دەبی. لێرە داهاتنە کۆتایی ڤیدیۆکە. هیوادارم چێشتان لە بینینی ئەو دیمەنە جوانانە بینی بێ. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو لایکی بکە و هەروەها بۆی بەردەوام بابەتەکانمت پێ بگا سەبسکرایبی کەناڵەکەم بکە لە یوتیوب. زۆر سپاس کە بینەر بوون. هەروەها دەتوانن سەیری ئەو دوو ڤیدیۆی ڕابردووشمان بکەن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە.